بەداخەوە هونەرمەندی شێوەکار گارا ڕەسوڵ دوای ماوەیەک لە مانەوەی لە نەخۆشخانە کۆچی دوایی کرد. گارا ڕەسوڵێکێکە لە شێوەکارە دیارەکان کە خاوەنی چەندین تابلۆی دیار و چەندین پێشانگای تایبەت و هاوبەشیشە جگەلەوەی کا یەکێکە لە شێوەکارە دیار و دەستڕەنگینەکان، هەروەها شارەزایەکی باشی لە مێژووی هونەری شێوەکاری و مێژووی هونەر بەگشتی هەبووە. هونەرمەندی شێوەکار و نووسەرگارە ڕەسوڵ دوای ماوەیەک مانەوەی لە نەخۆشخانە و ململانەیە لەگەڵ نەخۆشیێکی سەخت لە وڵاتی ئەڵمانیا ماڵ ئاوایی لە ژیان کرد. گارا ڕەسوڵ لەدایک بووی ساڵی 1955 لە شاری کەرکووک و وێڕای دەستڕەنگێنی باڵای لە کاری هونەری شێوەکاری شارەزایی باشی لە مێژووی هونەردا هەبوو. هەڵگری بڕوانامەی ماستەرە لە مێژووی هونەر لە زانکۆی کۆڵنی ئەڵمانیا، هەروەها خاوەنی چەندین بەرهەمە وەک نووسەر و ڕەخنەگری هونەری. گارا ڕەسوڵ لە ساڵی 1955 لە شاری کەرکووک لەدایک بوو. ئەو هونەرمەندە جگە لە کاری شێوەکاری شارەزایەکی باشی مێژووی هونەر بووە.